خراپی دۆخیابووری هاوڵاتیان و دواکەوتنی موسەی فەرمانبەرانیش بازاڕی لەنگەی لە کەرکووک گەرم کردووە. بازار لە چاو جارانەوە 175 فەرقی کردووە. نییە بازار نییە. هەموو ئەشیایەکمان هەیە، هەرچیت بوێ لە کۆن لە تازە لە ئەوروپی لە هەموو شتێک لە تازە لە هەموو شتێکمان هەیە، بەڵام خەڵک پارەی پێ نییە. خەڵک کە پارەی پێ نەبێتە چی بکرێت؟ دێ سەیرەکە تۆزێ جێچەڵمان پێکەوە ڕەت. هۆکارەکەی دیارێت هۆکارەکە خەیرانە، خەیرانی سیاسیە. بتوێنێت خۆ عێراق دەوڵەمەنە بەشی 6 عێراقەکە. وەز بازار زۆر خراپە، خەڵک بەعام ینی بێکەسەواتیە لەبەرەوەش کە موچە نییە. ئەم موچێش کە نەبێتن یانی ئەوە درەنگ تەوزیەکردن خەڵک یعنی بازار نابێتن. خەڵک والایەتەوە سقی بە حکومت نەماوە لەبەرەوەی موچە نییە کەوەی کە دێتە دەستیشی ناتوانین سەرفیکاتن لەبەرەوەی نازانێت ئایا مانگی داهاتووە گەڕێتەوە موچەوەرەگریا خۆ وەرناگرێتن. من وەکو گەنجە کاسبکارێکی ئەم شارە ئەشاکانمان دەستی دوو ئەوروپیە وەکو موچە نیە ئێستا بازارەکە زۆر کزە بەعامەتەن وایلاتووە زۆر کەم توانای شتکڕینی نییە. هۆکار بێ بازاری بێ و هۆکارەکە وێ موچە و شت نییە و موچە دابەش نەکراوە تا ئێستا. خەڵکیش توانیەوەی نییەکەوە ئەترسێت شت بکڕێت چکە بۆ ڕژانی داهاتوو موچە نییە. هذا كل أكبر غلط اللي يقصون خبز الناس ما في. گەورەترین هەڵەیە کە حکومەت موچەی کارمەندانی خۆی دوا دەخات. ئەمە گەورەترین زیانی بە خەڵک گەیاندووە. لە کەرکووک فەرمانبەرانی عێراق و هەرێمیش زەرمەندن. ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێ ژیانی هاوڵاتیانی کەرکووک خراپتر دەبێت. پێویستە هەردوو حکومەت بیر لەوە بکەنەوە موچەی فەرمانبەرانی خۆیان لە کاتی خۆیدا بدەن. کاسبکارێک بە حەسرەتەوە ئاماژە بۆ خراپی دۆخی هاوڵاتیان دەکات و پێشی وایە کە بە کاسپی ڕۆژانی ناتوانێت بژێوی خێزانەکەی دابین بکات. بازار ئێستا بریدەری بەرە و زۆر کزی دەڕاتن چونکە وەتی ئەم ڕاتبمات بەش نماوە یعنی تاسیری زۆر کرێ سە تا ینی 50 زیاتر تاسی ڕۆژێ 5,000 6 ئەون ئەویشەوە بەچ دەدەی ئەوە مناڵەوە هەموو شتێکە مەسرف ناکرێت. لە شەقامی مەزیدی کەرکووک بازارێکی نوێ دروست بووە، هەموو کەلوپەلێکی لەنگە لەو بازارە دەست دەکەوێ. ڕەنگە بازاری کردن لەو شوێنە قەرەباڵغتر بێ لە بازارە ئاسایەکانی تری کەرکووک، بەڵام لەگەڵەوەشدا دابینکردنی قوتی ڕۆژانە لە ڕێی فرۆشتنی لەنگەشەوە قورس و پڕاستەم بووە. مەرغەریب، کورسات نیوز، کەرکووک.